سڵاتان لێبێت تو ئەو کاتان باش بەپێی پێشبینی کەشناسی هەرێمی کوردستان بڕیارە لە چەند کاتژمێری داهاتوو بەفربارین لە بەشێک لە ناوچەکانی هەرێمی کوردستان ببارێت. من لە سنتەری قەزای ناوەندی سۆرانم کەش و هەوایەکی سارد و وشک بوونی هێو لە سنتەری قەزای ناوەندی سۆران. دەمەوێت هاوکارم دیمەنەکانتان بداتێ لە ئێستادا لە یەکێک لەو چیانەی کە ئێستا بەفربارین تێدا دەبارێت چای هەندرێنە لە سنتەری قەزای ناوەندی سۆرانە کۆتۆتە سنووری نێوان قەزای ڕواندز و سنتەری قەزای ناوەندی سۆران. قسەم لەگەڵ بەرپرسی بەشی کەشناسی بەڕێبەراتی گشتی کشتتوکاڵی سۆران کرد ئاماژەی بەوە داوە ڕێژەی بەفر و بارانبارین ئەم ساڵ بە بەراورد بە ساڵی پار کەمتر بۆتەوە و لە ساڵی پار زیاتر لە 1647 ملیم بارانباریوە، بەڵام لە ئەم ساڵدا زۆرترین ڕێژەی بارانبارین لە سنووری قەزای مێرگەسۆر بووە و 229 ملیم بارانباریوە. پەیوەست بە بەفربارینش ساڵی پار تا ئەم کاتە 7 سامتین بەفر باریوە لە ئەم ساڵ و لە ساڵی پار تا ئەم کاتە نزیکەی 45 سامتین بەفر باریوە. بەگشتی ڕێژەی بەفر و باران لە ئەم ساڵ ڕووی لە کەمی کردووە و هەروەک لە ماوەی مانجی ڕابردوش لە بەشێک لە ناوچەکانی هەرێمی کوردستان بۆ هاتنی بارانباری نوێژە بارانە کرا. لە ئێستادا تا ئێستا لە سنووری دارەی سەربەخۆی سۆران لە قەزاکان بەفر نەباریوە و شەپۆڵی بەفرباری نەگەیشتەوە نێو سنتەری قەزاکان، تەنها لە شاخە بەرزەکان و لە گوندواوایەکان بوونی هێو. لە ئێستاشدا بەفربارین لە چیای هەندرێن و کۆڕک و هەڵگورت کە چیا بەرزەکانی سنووری دارەی سەربەخۆی سۆرانن دەستی پێکردو و بەپێی پێشبینی کەشناسیش تا بەرەبەیان و سبەی ئێوارە کەشی سارد و بەفر و باران بوونی دەبێت و دواتر کەش و هەوا ئاسایی دەبێتەوە.